لە کاتێکدا فەرمانبەرانی هەرێم چاوەڕوانی دابەشکردنی مووچەی مانجی ئەیلولی ساڵی ڕابردوو بوون، بەڵام ئەنجومەنی وەزیرانی هەرێم فەرمانبەرانی لە دابەشکردنی تەواوی مووچەکانی ساڵی ڕابردوو نائومێد کرد. جگەلەوەش بڕیاریدا بە پاشەکەوتکردنی بەشێک لە مووچەی فەرمانبەران لە سەرەتای ئەم ساڵەوە. بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان نکۆڵی لەوەش ناکات کە جیال لەم هۆکارانە هەڵە و کەم و کوڕی کارگێڕی و داراییش کاریگەری لەسەر دروستبوونی ئەم دۆخە داراییە هەبووە. حکوومەت هەرزوو دەرکی بەمە کردووە، بۆیە ماوەی زیاتر لە ساڵێکە لە چوارچێوەی بەرنامەیەکی چاکسازیدا کار بۆ دانانی سیستمێکی کارگێڕی دارایی توکمە دەکات و هەفتەی ڕابردوو بە فەرمی بەشێکی ڕاگەیەنرا. بە پێی زانیارەکانی NRT پاشەکەوتکردنی مووچەی فەرمانبەران بە ڕێژەی لە سەدا 15 بۆ لە سەدا 25 دەبێت و پاشەکەوتکردنی مووچەی پڵەباڵاکانی حکوومەتیش بە ڕێژەی لە سەدا 75 دەبێت. دروستکردنی هاوسەنگی لە نێوان داهاتی سنوورداری هاوڵاتیان و نرخی کاڵا و شمەک و خزمەتگوزاریەکانی ڕۆژانە، بە تایبەتیش خۆراک و تێچۆکانی عیادە پزیشکیەکان و پشکنینی پزیشکی و نەشتەرگەری و دەرمانخانە و کرێی خانوبەرە و کرێی خوێندنی ئەهلی و دایانگەکان و باخچەی ساوایان و هەروەها خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت و نرخی کارەبای مۆلیدە ئەهلەکان. بۆ ئەو مەبەستەش ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی پێویستی دابەزان بۆ وەزیرە پەیوەندیدارەکان و پارێزگارەکان. هەر بە پێی زانیارەکانی NRT لە کۆبنەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی هەرێمدا بڕیار دراوە بە پێکهێنانی لیژنەیەک بۆ ڕێخستنەوەی دەوامی هێزە چەکدارەکان ئەوانەی لە بەرەکانی جەنگدان. حکوومەتی هەرێم بەڵێنی ئەوەی بە فەرمانبەران داوە کە لە مەودووە بە پێی سیستەمی نوێ مووچەکانیان لە کاتی خۆیدا دابەش دەکرێت و لە سەرەتای هەفتەی داهاتووشدا دابەشکردنی مووچە دەست پێ دەکاتەوە. لە کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیراندا 5 بڕیار بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی هەرێم دەرکران کە بریتین لە: یەکەم، پیادەکردنی سیستەمی پاشەکەوتکردنی مووچە و دەرماڵەی فەرمانبەران بێجگە لە وەزارەتی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان. دووەم، ئەو فەرمانبەرانەی ئۆتۆمبیلیان بۆ تەرخان کراوە لەلایەن وەزارەت و فەرمانگەکانەوە دەبێت لە مەودووە خۆیان خەرجیەکان لە ئەستۆ بگرن. سێەم، پێکهێنانی لیژنەیەکی هاوبەش لە دیوانی چاودێری دارایی و سکرتارەتی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز، وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی سامانە سروشتیەکان بە مەبەستی سەرپەرشتیکردن و وردبینیکردنی گشت ژمارە حسابیەکانی تایبەت بە داهاتەکانی بەدەستهاتوو لە گشت پرۆسەکانی نەوت و گاز لە هەرێمی کوردستاندا. چوارەم، حکوومەت بڕیاری داوە گشت پرۆسەکانی فرۆشتن و کڕین و ئالوگۆڕی نەوتی خاو و بەرهەمە نەوتیەکان جیا لەو نەوتەخاوەی لە ڕێگەی بۆڕی نەوتی کوردستانەوە هەناردە دەکرێت لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا و بانگەوازی گشتیەوە بێت لەسەر بنەمای چێبڕچێ و ڕەخساندنی هەڵی یەکسان بۆ کۆمپانیا و بڵێندەرەکان. پێنجەم، بڕیاردراوە بەڕاستپاردنی وەزارەتە پەیوەندیدارەکان و پارێزگارەکان و قایمقامەکان بە هەماهەنگی لەگەڵ ژوورە بازرگانیەکان و چاودێری بازرگانی بۆ چاودێریکردنی بازاڕ و کەمکردنەوەی نرخ لەسەر جەم بوارەکاندا. بۆ ئەو مەبەستەش ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی پێویستیدا بە وەزیرە پەیوەندیدارەکان و پارێزگارەکان. ئەو بڕاپارەیەی فەرمانبەران کە پاشەکەوت کراوە وەک قەرز لای حکوومەت دەمێنێتەوە بە مووچەی ساڵی ڕابردووشەوە. بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران لە 1/2016 جێبەجێ دەکرێت و لەو ڕێکەوتەشەوە سەرجەم لێبڕینەکانی قەرز و پێشینەکانی حکوومەت لە لای مووچەخۆران دوا دەخرێت. ڕێوەرکاکەی NRT هەولێر.